مامۆستاوە بزانم مامۆستایەکان هیچ کاتێک بۆ بزانم تەقسیریان بە تەڵەبەکان نەکردووی شاڵە خاستن لەو ڕەمەزانی تەقسیریش پێ ناکەن وەکو خودی تەڵەبەش ئەوەش هەموو دەگرێتە تەڵەبە بەڕاستی چکە برین تەڵەبە هەیە ناخینیتن دەرێدەی ڕەمەزانە مامۆستا و یارمەتی و شتیوان بداتن شتیوە نییەوە بزانم وەکو مامۆستایان شتیوە دەداتن بەس وەکو خوێندن بەڕاستی دەبی خۆت هەوڵ بدەی و خۆت بیخوێنی و دائیمە پشت بە خۆت ببەستە پشت بە کەس مەبەستە ئەرکی قوتابی یەکەم جار کە بۆ خۆی بتوانێت دەرسەکانی خۆی پێش وەختە پێش ئەوەی کە ئیمتیحانات چەند مانگێک لەبەردەستیانە زەبتی بکەن و دواتر لەسەر دایک و باوکیش پێویستە کە کەشێکی ئارام و تۆزێک لەبارتر لە جاران وایان بڕەخسێن بۆی بتوانن ئەم قەلەقی زۆرێکی هەیتیان لە ماوەی خوێندن کەمتر بکەنەوە پێش ئیمتیحانات. داوا لە مامۆستا بەڕێزەکان دەکەن لە گرفتی قوتابیان تێبگەن و لەو مانگی ڕەمەزانە پیرۆزەدا لە گرفتی تەڵەبان تێبگەن هیوادارم داوک و باوکانیش هاوکاری ئەولادەکانی خۆیان بکەن. پێویستە داوک و باوکان لە ماڵەوە زۆر یارمەتی تەڵەبەکان بدەن بە تایبەت کەش و هەوایەکی لەباریان بڕەخسێنن چونکە کەش و هەوای لەبار بۆ تەڵەبەکان دەبێتە یارمەتی دەرێ کە بتوانن بە باشی دەرسەکانیان بخوێنن و پێویستە لەسەر تەڵەبەکانیش بەڕاستی بە پێویست ینی زۆر گرینگە هەموو قوتابیەکان مۆبایل و تەکنەلۆجیا و سۆشیال میدیا و شتانە هەمووی ینی لەلایەکە دابنێن کاتی ئیمتیحانات و شت.